دەکرێت. چالاکیەکە ناساندن و پێشکەشکردنی کتێبەکەیە، کتێبەکەش لەژێر ناوی نواندن لە سینەمادا. دیارە ئەم کتێبە گرنگی خۆی هەیە، بۆیە منیش لە 2009 وەرم گێڕاوەتە سەر زمانی کوردی و لە 2021 چاپی دووەمم بۆ کردوتەوە. لە کاتی خوێنینەوە جاری یەکەم و دوایش زۆر پێمیانەوت ئەو کتێبەت ماوە یا پێویستیمان پێ هەیە. منش لاچار بووم، ئەم جارە چاپی دووەمم بۆ کردەوە. هەر دیسانەوە لە ڕێگای سەردەمەوە. گرنگەکەشی ئەوەیە قوتابی و مامۆستاکانیشی پەیمانگە و کۆلێجی هونەرە جوانەکان ئەتوانن سوودی لێوەرگرن و هەندێ لایەنی گرنگی هەیە بکرێت بە محازەرە. ڕۆشنبیری کەرکووک ناساندنی کتێب نواندن لە سینەمادا کە بۆ نووسەر و هونەرمەندی دیاری کوردستان مامۆستا عەلی کەریم کتێبەکەی ئەناسێنێ و سیمینارێکە و قسەکردنە لەسەر نواندن لە ناو سینەمادا لەگەڵ بابەتەکانی مۆنتاژ و کۆمەڵی بابەتی گرنگ کە سوودی گەورەیە بێ بۆ ئەوانەی کە ئارەزووی سینەماکەن، ئەوانەی حەزیان بە سینەما یاخود فێرخوازی سینەما ئەتوانن سوودی لێبێ. ئەمە لە زنجیرە و کار و چالاشەکانی سەنتەری ڕۆشنبیری کەرکووک.